و کەسان ئارزان کە بەرە و تۆ دێن ئای جژنی ئەوانێکێکە لە جەژنە زەردەشەکان دووەم جەژنی ساڵە لە دوای جەژنی نەورۆزەوە کە ئێمە جەژنەکانمان پابندە بە گۆڕینی مەناخیەوە وەکو لە سەرمایەکی زۆر بۆ گەرم کە ئەوی جەژنی نەورۆزە لە فێنکێکەوە بۆ گەرمایەکی زۆر کە هاوینە و لە گەرمایەکی زۆر بۆ معتەدیل پاییزە ئەوجا بۆ سەرماقاسیە توندەکە کە زستانە هەمووی لە 20 مانگە کە پەیوەستە بە گۆڕینی ئاو هەوا و ڕۆژ و ئەستێرە و مانگەکان. جژنی ئاوان کە ئەکەوێتە مانگی تیرەوە مانگی تیر لە ئەستێرەی تیرکانەوە هاتووە ئەستێرەی تیرکان ئەستێرەی شتار سیریۆس بە یۆنانی پێڵێن کە ئەو ئەستێرێ پابندە بە گۆڕینی ئاو هەوا و ئەوە دەوری بارین و شتەکانە بینێ لەو کاتی کە باران و شتە و ڕۆژ و ئەو شتە ئەبێتن ئەزانین کە حەوڕەنگەکە ئەبێتن حەوڕەنگەکە کە ڕەنگی زەردەشتەکانە کە ئێمە لێرە ئەم حەوڕەنگە ئەکەین بە بازنێک لە 20 مانگ ئەیکەینە دەستی ڕەفیقەکانمان بۆ تازەکردنەوەی هاوڕێتی و خیانەت نەکردن و خۆشەویستی و خوشک و برایەتی لە نێو هەموو هاوڕێکانمان و هاوبیرەکانمان. لە دینی زەردەشتیە ئاو یەکێکە لە توخمە پیرۆزەکان کە بۆ ژینگە کاریگەریکی زۆری هەیە بۆیە ئێمە خۆمان ژینگە پارێزین هەر دینەکەش دینێکە کە زیاتر گرنگی بە ژینگایە بۆیە ئەو توخمانێکەوە کاریگەری هەیە بۆ پەروەردەکردنی ئینسان مرۆڤ بۆیە ئێمە ئەو توخمانە بە پیرۆز ڕاگرین.